ئەوجا هەر لەسەر ڕێگەهات مەلای کاکسۆران دوکانی چەرەزات و ئەو شتانەی هەیە پێم خۆش هەندێک باسی ئەو باسوق بۆ بکەیت. بخوای زیاتر ئەوانە پێشتی بەخێر بین. مەمنون. ئەوانە هەمیان زیاتر تورکینە شەقلاوەیە. ئێستا ئەو بابەتانە زۆربیان شەقلاوانە. باسوقی پێ دەڵێن ونیە؟ باسوق و سوزوقی پێ دەڵێن. کو دروست دەکرێت ئەگەر تو بزانێت؟ ئێستا ئەوەیان ترێ زیاتر ئەوانە بێشەکر دروست دەکەن. بێشەکر؟ کەلۆماندی دەڵێن بێشەکر بەس ئەمە بە بێشەکر بە 100% نافرۆشی. ئێستا ئەوە ترێ ئەوە تورکیا بەڵام ئەویان ئێستا ئەبەت شەکریت نییە بێشەکرە بەس دۆشاوە. ئەوە هەنجیرە برین بابەت ئەوە مووسڵاوی ئەوە زیاتر ئەگە لە دوو ڕۆژی ببینیتەوە ڕق دەبی ئەوانە شەر خۆماڵینە ئەوانە چنە؟ ئەوە زیاتر تامی بنیشتی تێ دەکرێت ئەوە دۆشاوە ئەوە شیرە ئێستا بەخۆی ئەوەیان بێشەکرا بەس ئەویان بێشەکر نییە بەس ئەویان بە 100% بە بێشەکر دەفرۆشن زیاتر ئای بەرچاوە ئەوەن دەمەت حیدەکەی نابی تام بکەم ئەوانەی شەکرێ شیر نییە؟ ئەوە تقریبان نانە زۆرە ناوی جوزی تێدەکرێت لەگە ترێ ئەوانش دۆشاییتە ترێ ئەوانە هەمویان ترێنە بەس چێ طبیعیە بە 100% دەفرۆشی بەس وەڵا خۆشە آخر طبیعیە ئەوانە ئەو بەشێکرەشم لۆلێکەوە باتە ئەو بەشێک ئەها بزانە ئێستا فەرقە چیە فەرقەکەیان زۆرە لە خواردنی لەمانەوەی هەمووی فەرقی زۆرەوە شیرنە وەنیا مەزە شیرن بەس ئەویان هیچ شەکری تێدا نییە بە زۆر باشە مەسەلەن شتێکی چەند دروستە یەکەس حەزی لێ دەبی لە خۆی لێ دەخوات ئێستا ئەلیرە بۆ لایەوە ئەوانە هەموو مەحمەد شەقلاوانە هەموو دروست دەکرین ئەوانەش تورکین خواستی زۆر لەسەرە بێعەت خواستی لەسەرە خەڵکێکی زۆر دەخوا هەم کورد دەخوا عارەب دەخوا یعنی ئەوەی کیفی پێبێ دەخوا یاڵەبی لەشتان ساڵ میتن ماندوونە بە خۆ بازاڕیە مولایەک بدا زۆر زۆر سپاس دەکەم لەبۆ قسەکانت زۆر بەخێر بێن گەردەنیشمان زاتە گورە بەرەکەتە دوکانی خۆیت سەلامەت بیا